ئەوان تاوانی کوشتن ئەم ساڵ لە یەکێکەوە تاوەکو ئێستا 6 حاڵەتی کوشتنمان هەبووە لە ناوچە جیاجیەکانی سنووری بەڕێوەبەرایەتی پۆلیسی سۆران. هەروەها 3 حاڵەتی کوشتنی بەهەڵەمان هەیە لەگەڵ 3 حاڵەتی خۆکوژی. هێرشکردنە سەر فەرمانبەر 22 حاڵەتمان هەیە. دەستوەردان لە کاری دادگا 99 حاڵەتمان هەیە. زانیاری بە درۆ 12 حاڵەتمان هەیە. ساختە و تەزویر 46 حاڵەتمان هەیە. دزیکردن 169 حاڵەتمان هەیە. خراپ بەکارهێنانی ئامێری پەیوەندی 21 حاڵەتمان هەیە. هەڕەشە 110 حاڵەتمان هەیە. فێڵ 72 حاڵەتمان هەیە. دزینی ئۆتۆمبیل 4 حاڵەتمان هەیە. یاسای چەک نەبوونی مۆڵەتی چەک 16 حاڵەتمان هەیە. لەگەڵ ئەو کەیسانەی کە تایبەتەن بە ونبوونی مستەمسەکاتی ڕسمی وەکو مۆڵەتی لێخوڕین و هەروەها ساڵنامەی ئۆتۆمبیل و ڕەگەزنامە و ئەو شتانە کە ونە بن ئەوەش ئەکرێتە کەیس و لەو جۆرە ونبوونانە 1852 کەیسمان هەیە. تاوانەکانی تر کە جۆرا و جۆرن 1113 حاڵەتمان هەیە. کۆی گشتی ڕووداوەکان 3551 حاڵەتە. بەڕێوەبەرایەتی پۆلیسی سۆران لە ئەم ساڵ لە یەکەوە تاوەکو ئێستا نزیکەی 850 تۆمەتباری دەستگیر کردووە کە لەلایەن دادگاکانەوە داوا کرابوون و ڕەوانەی دادگاکان کراون. لەو 850 تۆمەتبارەی 580 تۆمەتبار بەدەستەبەری ئازاد کراون.